لە هەر 27 وڵاتەکەی ئەندامی یەکێتی ئەوروپا کەمپەینی کوتانی خەڵکی بە ڤاکسینەکە دەستی پێکرد. کەمپەینێکی فراوان کە چەند مانگێک دەخایەنێت و 450 ملیۆن کەس لە دانیشتوانی ئەوروپا دەگرێتەوە. بۆ کۆتایی هێنان بە مۆتەکەی پەتای کۆڤید-19 کە بەهۆیەوە تا ئێستا ملیۆنێک و 760 هزار کەس گیانیان لەدەستداوە و نزیکەی 80 ملیۆن کەسیش تووشی ڤایرۆسەکە بوون. هەر وڵاتێک استراتیژەتی خۆی هەیە. لە ئیتالیا ستافی تەندروستی لە قۆناغی یەکەمدا ڤاکسینەکە وەردەگرن. لە فەڕەنسا بەتەمەنەکان و لە چیک سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە لە پێش هەموو کەسێکەوە سەرەی گرتووە. سەرەتای ساڵێکی نوێمان لە پێشە کە زۆر جیاوازتر دەبێت لە ساڵی 2020. بەدڵنیاییەوە 2020 خراپترین ساڵ بوو. زۆرێک لە ئازیزانمان بەهۆی کۆڤید-19 لەدەستدا. جالەوەش کاریگەری زۆر نەرێنی کردە سەر ژیانی هەمومان. ئێستاکە کە ڤاکسینەکە گەشتووە هیوایەکمان بۆ گەڕاوەتەوە بۆ ئەوی جاریش دیگە بگەڕێنەوە بۆ ژیانی ئاسایی خۆمان وەک ساڵانی پێشووتر. ماوریس تەمان 78 ساڵ یەکەم کەس بوو لە فەڕەنسا ڤاکسینەکەی وەرگرت. زۆر دڵخۆشم وەک یەکەم کەس لە فەرانسا ڤاکسینەکەم وەرگرت. شەرەفمەندم و دەستی هەمووان خۆش بێت. جیا لە یەکێتی ئەوروپا بەریتانیا وەک یەکەم وڵات و پێش 3 هەفتە دەستی بە بەکارهێنانی ڤاکسینەکە کرد. لە چین، رووسیا، کەنەدا، ئەمریکا، سوئیسرا، ئیسرائیل، سربیا، سنگاپور، سعودیە و عومانیش دەست بە کەمپەینی کوتانی خەڵکی بە ڤاکسینەکە کراوە. بێجگا لە ڤاکسینەکەی فایزەر و بایۆنتیک کۆمپانیای مۆدێرنای ئەمریکیش ڤاکسینەکەی پەسەند کراوە و لە هەفتەی ڕابردووەوە دەستکراوە بە بەکارهێنانی. زانکۆی ئۆکسفۆرد و کۆمپانیای دروستکردنی دەرمان ئاسترازێنێکا داواکاریان پێشکەش کردووە بە حکومەتی بەریتانیا بۆەوەی ڤاکسینەکەیان پەسەند بکرێت و ئەوانیش بەکاری بهێنن. کەمپەینەکە لە کاتێکدایە کە جۆرێکی نوێی ڤایرۆسەکە لە چەند وڵاتێک بڵاو بۆتەوە. کێشەی سەرەکی وڵاتانی ئەوروپی ئەوەیە بە گوێرەی تازەترین ڕاپرسی کە لە فەڕەنسا کراوە هێشتا لە 156 خەڵکی ئامادەنین ڤاکسینەکە وەربگرن. ئەمەش هەوڵەکانی یەکێتی ئەوروپا بۆ شکستپێهێنانی ڤایرۆسەکە دەخاتە مەترسیەوە. فڕۆکەوانێکی ئەڵمانیش بۆ هاندانی خەڵکی لەگەڵ دەستپێکردنی کەمپەینەکە وێنەی سرنجێکی گەورەی لە ئاسمان کێشاوە و دەڵێ مەبەستم لەو کارە ئەوەیە بەوانەی کە تا ئێستاش بڕیاریان نەداوە ڤاکسینەکە بەکاربهێنن بڵێم بیرێک لە تەندروستی خۆتان و ئازیزانتان بکەنەوە. نەریمان هەورامی، کوردستان 24.